بابەتی کەمانەیە ئەمیش با هەر هەواڵێکی لەوەی کە ئێستا بینی شیری دەستکرد لە هەموو بوارەکانە خۆی بینێتەوە. ئێمە ژێچێک لەو شاعیرە گەورانەی کورد کە مامۆستا شێرکۆ بێکە زۆکو نووسەر و شاعیر کە چەندین شاکاری زۆر گەورە و بەهێزی بۆ ئێمە بەجێ هێشتۆ کە ئەتوانین ئێمە وەکو کورد شانازی پێ بکەین. ئەمە نەک لەسەر ئاستی کورد بەرکو لەسەر ئاستی جیهانیش ئەتوانین بڵێن کە سنوورەکانی تێپەڕ کرد و لە وڵاتی ئیتالیا هەندێک لەو شاکارانەی وەرجێڕێتە سەر زمانی ئیتالی و زۆر جاریش ئەم شاکارانە پێکمان بە زیندوێتی لە نێو کتێبخانەی کوردیا ماونەتەوە و هەتا ئێستاش ئێمە توانین سوودیان لێ ببینین. لەم نێوەندادا و لە دوای کۆچی دوای ڕۆحی شاد بێ کوڕەکەی کاکەڵۆ کە توانی درێژە پێدەر بێ لەوەی کە هەندێک لە نووسرا و دەستنووسەکانی مامۆستا شێرکۆ بتوانێت گرنگی پێ بە تەواویان بکات و شاعرێکی زۆر بتوانایە کە بتوانێت ئەو ڕێچکەیە بەرنەیات و بتوانێت بە شوازێکی باش کار لەسەر بەرهەمەکانی باوکی و بەرهەمەکانی خۆشی بکە. وەلە ئێستایا لە ڕێگەی ژیری دەستکردەوە جارێکی تر پارچە شعرێک بتوانانی وەکو بڵێ دویتێک لەگەڵ کاکەڵۆیە کە بتوان پێشکەشیەکەن و هەم جارێکی تر جۆمان لە دەنگی مامۆستا شێرکۆ بێت، چونکە هەمیشە نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیران ئەیانوت چەنە هەر دێڕێکی مامۆستا شێرکۆ زێڕێکە بۆ خۆی، بەڵام لە زاری خۆیەوە ئەمە جارێکی تر چی ئەبەخشێت و چیمان پێڵێت. با ئێمەش ئەمڕۆ بەوەی کە زیاتر ئاشنایەتیمانە بێ ها سەحەر لەوەی کە بزانین مامۆستا شێرکۆ و لەگەڵ کاکەڵی کوڕی چەند پەرەیان داوە بەم ڕێچکەیە و دەنگی مامۆستا شێرکۆش هەتا ئەوانەی کە لە ناو کورساتیشە ڕێکۆردی کردو زۆر تایبەتە. نازانم چەندی بینیوەتەوە. من زۆر جار کە شعرەکانی شێرکۆ بێ کەس ئەخوێنمەوە حەز ئەەکەم بە دەنگی خۆی بێت و لەبەرەوەی کە زۆر ڕۆشەکان مەزن و گەورن، بەڵام بە دەنگی خۆی ئەمەنەیتر بەشکۆ بەڕاست حیفە بە دەنگی خۆی نەبێت. با بڕێنە لایەن ڤیدیۆیش گوێی لێ بگرن. بابە بۆچی لای ئێمە ڕێوی شێرە، چەقەڵ بەسەر شێرانێرە، مشک پشیلە ڕاو ئەنێ، داڵ بە هەڵۆ پێ ئەکەنێ، کوێر چاوساغە، چاوساغ کوێرە. کوڕم سەرسام مەبە ئەگەر بڵێم لای ئێمە لە باتی گۆ و درک ئەڕوێن، پێ نەکەنی ئەگەر بڵێن لە لای ئێمە لە جێی ماین ئێسترە زێن. سەرسام مەبە ئەگەر وتم گیان چێشانی خوا نەماوە، مردنی ئەوسا نەماوە، بۆ سەربڕین بۆ هەڵکێشان ملی زەڕنەقوتە و جووچکێ ئەستورترە لە هی ئینسان. بابە بۆچی بێکەسی باوکو نیشتیمان پەروەر لە دەردی دەرونیدا ئەڵێ، کورد ئەبەد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە، دوو دڵن پیسن لەگەڵ یەک بۆیەوە بێلانەیە، میلەتێکن بۆ نەمانی یەکتر هەر هەوڵەدەن، داخەکە مرد و درشتی شێت و شەیدای عانەیە. کوڕم ئەوەندە بە درۆ خۆمان هەڵبەین ملمانەشکێ، ئەوەندەش بێبار و دوو ڕووبین، هیچ ڕێگایەکی ڕاست نامانگرێتە خۆ. 2500 ساڵە ئەممان پەرست ئەومان پەرست، تەنها هەر خۆمان نەپەرست. لە خەڵک بردوین لە خۆمان هەرگیز نەبوردوین. 2500 ساڵە وەک ئێستا واین یەک نەگرتوین، ئەی ناپرسی بۆچی کورد 2500 ساڵە بۆ خۆی هیچی بە هیچ نەکرد، کەچی ئەڵێین هەر سەرکەوتوین، ئەڵێین ئێمە هەر نەمردوین.